تاخیر دەبین یان 2 ڕکعات تاخیر دەبین ئەوجا یان جاروێ لەگەر ڕکوعی با نێژەکەی ڕادەگەی ئەوجا نازانم لە چ کاتەچی لەسەر تەکا ڕکعاتی یەکەم بکەوە. هەر مسلمانێک گەیشتە ڕکوع ئیمام کاتی ڕۆیشتە ناو مزگەوتە سەرەکە و ئیمام لە ڕکوعایە ئەمیش فریای ڕکوعەکە کەوت کەواتە بەڕکاتیە بۆی حیسابە بەڕکاتیە بۆی حیسابە ئەگەر چی ئەم کەسە فاتیحاشی نەخوێندووە ڕێک ڕکوعی بردووە بە ئەوە ئیجماعی عولەمای لەسەرە باشە یەکدەنگن زانایان لەسەر ئەوە چکە سەحابە ئاوای کردو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێدەنگ بۆ لەسەری قسەی نەکردووە کەواتە ئەوە بەڵگەی بۆ مەشروعیەتی ئەو بابەتە. بەڵام ئەگەر لە سوژدەیە فریای ئیمام کەوتی ئەبێ ڕاستە خۆ بچی بۆ سوژدە بەڵام بەڕکاتی نوێژ بۆت حیساب نییە چەند ڕکاتی کردبوو هەڵ ئەسیتەوە ڕکاتەکان تەواوەکەیت. شەما مستەدە چاوت خۆشبی خوای گەورە جور پاداشت بداتەوە. موفقت کا براکەم بەخێر هاتی سەد چاوم براکەم خوا لەگەڵ